ئەگەر گوێ لە دەنگم بێ ویستم سەرەتا ئەو پرسیارم لە تۆ کرد ینی خۆپیشاندەرانی ڕانیە پەلاماریان دەستیان بۆ هیچ دام و دەستگایەکی فەرمی حکوومەتی هەرێم درێژ نەکردو و ئەوەی کە زانیاریشمان هەیە تا ئێستا نانەوێت دەست بۆ هیچ دام و دەستگایەکی حکومی بەرن. هێنانی ئەو هێزە ئامانج لە هێنانی ئەو هێزە دانەوێت چی بپارێزن، دانەوێت ینی چ پەیامێکیان پێیە، دانەوێت چی سەرکوتکەن، ڕێ لە چی بگرن؟ بەڵێ کاک بەختیار دیارە لە سنووری ئیدارەی ڕاپڕین تا ئێستا وە بە قەزا و ناحیەکانیەوە تەنها لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکاندا لە قەزای پشدەر خۆپیشاندەران هەڵیان تا سەر دیوانی بەڕێوەبەراتی ناحیەی سەنگەسەر وە کەلوپەلەکانی ئەو ناحیەیان تێشکان، بەڵام لە سەنتەری ئیدارەی ڕاپەڕین و لە قەزای ڕانیە تا ئێستا خۆپیشاندەران هەڵیان نەکوتاوەتە سەر هیچ دام و دەستگایەک و ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ لایەنە ئیداریەکانی ئەم شارە کردووە ئەوان دەڵێن بۆ هێنانی ئەم هێزە بۆ ئەوەیە کە بارەگا حکومیەکانی پێ بپارێزین و سەر و ماڵی هاوڵاتیانی پێ بپارێزین. لە بەرامبەریشدا خۆپیشاندەران نیگەرانن لەوەی و ئەو پەیامیان داوە کە ئێمە نامانەوێ هەڵبوکتینە سەر هیچ دام و دەستگایەکی حکومی و ئەو دام و دەستگانە بە دام و دەستگای خۆمان دەزانین، بەڵکو ئەوەی کە ئەوان دەیانەوێ پەیامێکە و ئەوەی کە ئەوان نیان شاردۆتەوە دەڵێن خۆشگوزەرانی ژیانمان وە گێڕانەوەی شایستەکان و ینی جارێکی جێڕانەوەی هەلی کار بۆ هاوڵاتیان کە ئەمانە هۆکاری ئەوەن هاوڵاتیان ڕوبەڕووی چەندین کێشەی کۆمەڵایەتی و چەندین ئاستەنگ بوونەوە بەهۆی ئەم بارودۆخەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی و وەنەدانی موچە و پاشەکەوتکردنی موچەکانیان کێشە کەڵەکە بوویەکی زۆر ڕووی لە هاوڵاتیان کردووە. ئەوان دەیانەوێت بەرپرسە ئیداریەکانی ئەم شارە دەست لە پۆستەکانیان هەڵگرن، واز لە پۆستەکانیان بێنن، چۆڵی بکەن بۆ کەسانێک کە توانای ئیدارەدانی باشتریان هەبێت. لە ئەوان نیگەرانن لەوەی کە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینە، بەڵام لە ڕووی خزمەت گوزاریە و ئاوردانەوە لە ژیانی خەڵکەکەی و نەبوونی پرۆژەی استراتیژی لەو ئیدارەیە نیگەرانن. پێیان وایە ئیدارەی ڕاپەڕین فەرامۆشکردنێکی بەرچاوی پێوە دیارەوە لە ڕابردوودا حکوومەتی هەرێم نەیتوانی وە خزمەتێکی ئەو شارە بکە، بۆیە ئەوان ینی تووڕێیەکانیان زیاترە و ئەوان جارێکی تر بەهێنانی ئەم هەموو هێزە ئەمڕۆ تووڕەبوونێکی زیاتریان پێوە دیارە. جارێکی تر ئەوان دەیانەوێ ئەم هێزە ئەم دەڤەرە چۆڵ بکات. لە بەرامبەریشدا ئەو هێزەی کە هێنراوە ئەمە لە نزیکەوە بۆ خۆمان ینی گوێبیستیان بووین. ئەم هێزەی کە ئەمڕۆ هێنراوە هێزێکی جیاوازترەوە بە لە هەجەیەکی جیاوازتر لە هاوڵاتیانی ئەم سنوورە قسە دەکەن. ئەوانیش نیگەرانن لەم بارودۆخە و ینی دەمەوچاویانەوە نیگەرانی دیارەوە من بۆ خۆم لێم بیستن کە ئەوان فەرمانیان پێکراوە دەنا ئەوانیش لەگەڵ ئەوە نین ڕوبەڕووی ئەو ناڕزایەتی هاوڵاتیان ببنەوە. بەگشتی لە ئێستادا بارودۆخی شاری ڕانیە ینی جموجۆڵ و هاتوچۆی ناوبازار وەستاوە، دوکاندارەکان بازاڕەکانیان نەکردوێتەوە و چوونەتەوە ماڵەوە. لە جیاتی ئەوان هێزێکی سەربازی زۆر لە ناو شار بڵاوی پێکراوە. من دەمەوێت ئاماژە بۆ بدەم کۆتا داواکاری خۆپیشاندەرانی ڕۆژی ڕابردوو جێهێشتنی فەرماندەیەکی سەربازی بوو کە ماڵەکەی لە شاری ڕانیە و نزیکە لە ئێمەوە دەیانەوێت ئەو فەرماندەیە ئەم سنوورە چۆڵ بکات. لە ئێستاداوەی کە ئێمە زانیاریمان هەیە ئەو فەرماندە سەربازیە شاری ڕانیەی جێهێشتووە، هێزێکی تایبەتر هاتووە پارێزگاری لە ماڵەکەی دەکات، بەڵام خۆپیشاندەران داوای ئەوە دەکەن کە ماڵەکەی ڕادەستی خۆپیشاندەران بکرێت. ئەوەی کە تا ئێستا ماوە خۆپیشاندەران لە دەواازەی لە سنتەری شاری ڕانیەن و دەیانەوێت ئەو بربەستە کە هێزە ئەمنیەکان بۆیان دروست کردوون لە بەردەمیان لاچن بۆ ئەوەی بچنە ینی ئەو سنتەری شاری ڕانیە بەجێ بێڵن و درێژە بە چالاکی خۆپیشاندانەکانیان بکەن و لە سنتەری شاری ڕانیە و لە نزیک مۆنۆمنتی ڕانیە بە هەمان شێوە هێزێکی تر جێگیر کراوە کە چاودێری بارودۆخەکە دەکات، بەڵام لە هاتوچۆی هاوڵاتیاندا هیچ بازگەیەک لە دەواازەی شاردا نەنراوە. بە هەمان شێوە لە ناحیەی حاجیەوە کە دوێنێ بەهۆی ئاخرین ڕوبەڕووبوونەوەکانی خۆپیشاندەران هاوڵاتی بریندار بوون. ئێستا هێزێکی سەربازی زۆر لەو شارەش جێگیرە، هەروەها لە ناحیەی چوارقوڕە هێزێکی سەربازی تایبەت لێ.